ئێوە پێیانتان چییە بۆ حکوومەت هەرێمی کوردستان؟ وەڵی کاکەگیان ئەمە حکوومەت نییە، پەیاممان چی بێ 100 ڕۆژە یەک مەعاشمان وەرگرتووە. 100 ڕۆژ تۆ ئەگەر ملیۆنێکیش هەبێ ڕۆژی 10,000 ئەبێ خەرجکەی خۆیان مەگەر خۆیان بەو معاشە ئیدارە بکەن. معاشمان کوا هەیە تا لێی ببڕن. ئێمە تەندروستی خۆمان ناوە بە هێرشی کۆرۆناوە لە پێشەوە بۆ خەڵکەکەی خۆمان ئەوە تا ڕەفیقێکم مردووە بە بێموچە سەری نایەوە. ئەو نەئەڵێم ئەمانە حکومەت نین، ئەمانە دڕندەن، لە دڕندەترن بەڕاستی. بەڕاپەڕین هاتوون ئەبێ بەڕاپەڕینیش بڕۆن. ئەمە ئاوا ناکرێت. بەڕاستی گۆڕانیش چوە ناو بازنەکەوە خەڵکی خۆی هەڵبژات. پەرلەمانمان بۆ چییە کاکە؟ پەرلەمانمان بۆ چییە؟ پەرلەمان هەموو پەرلەمانتارەکان ئەچن یەکی 6 میلیۆن 8 میلیۆن وەرەگرن بە 4 ساڵ خۆیان دەوڵەمەندەکەن و حەقی فەقیر و هەژاریان نییە. بەڵام ئێمە خەتای خۆمانە، بەڕاستی خەتای خۆمانە. من کوڕەکەم ئێستا وەختی ژنێتی حەزەکە ژن بێنێ نیمە بۆی بێنم. بەڕاستی من خۆم بە کولەمەرگی ژیاوم، مناڵەکانم بە کولەمەرگی ژیاون، ئەبێ مناڵەکانیشم بە کولەمەرگی بژین. یەک شتی کەس بە حکومەت ئەڵێم ئەوە نەما خەڵک نەزانێ بوجە چۆن نییە. بەڕاستی ئابوورناسێکی ئەمریکی و دوێتی ئەو سێ هەرێمەی کوردستان نەک 5 میلیۆن 50 میلیۆنی پێ بووە ئەبدێ بەڕێوە. ئەوە تا کۆمەڵی ئیسلامی ئەڵێ با بێنە دەست ئێمە با ساڵێکی بیرێتە دەست ئەوان بزانین ئەوان چۆنن، بزان بە ئەوانیش خۆیان تاقیکەنەوە. ئێمە زۆر پڕین لەم حکومەتە. من خۆم یەکێکیان خۆمم ئێستا لێرا بکوژدێم لە پێناوی مناڵەکانمان گوێی نائەمێ. مردن باشتر لە مۆستا. ئەوان چیەکەن؟ خەڵک ڕۆژانە خۆی کوژێ لەبەر نەبوونی، خەڵک خۆی انتحارەکە خۆی ئەخنتێنێ هەتاکەی بەهۆش نایەنەوە. ئەو نیان پێ ئەڵێم یا ڕەبی خۆی گەورە ڕوڕەشی دنیا و قیامەتیان کە. ئەمڕۆ پێنجشەمەیە بە ڕۆژوو نەبووم لەبەرەوەی بێم بۆ خۆی پیشاندان. دوعایان لێ ئەکەم هەموو دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوە بم خۆی گەورە حەقی ئەم میلەتیان لێ بسەنێ، خۆی گەورە حەقی ئەم هەموو هەژاریان لێ بسەنێ، خۆی گەورە ڕوڕەشی دنیا و قیامەتیان کە. هەر ئەو نەئەڵێم من لە تەندروستی ئیشەکەم. بەڕاستی ئەوان هەر ویژدانیان نییە. نانێکی باشە خۆم برنج و شلەیەکە خۆم دڵم پڕ ئەبێ ئەڵەمە بێ دراوسێکەم هەی بێ بیخوا. ئەمانە هەتاکەی خانووی خۆم بێ بەزێن بە کرێچەکایەتەوە 500,000 هەیە بە 100 ڕۆژ ئەیاتێ بە 100 ڕۆژ چی لێ بکە؟ بیاتەوە بە قەرزە، بیاتەوە بە کرێخانوو چۆن بژی؟ بەڕاستی چۆن بژی؟ ئەم خەڵکەوالیان قبول ناکە. ئینشاءالله ئەڕوخێن پشت بەو خوایە، خوا ئەم زوڵمە قبول ناکە. لە خوای گەورە داواکارم ئافاتی خۆی بۆ ئەوانە بنێرێت کە لە وڵاتێکی ئاوا نەوت و هەرچی کانزا و هەرچی شتی بە نرخەتیایەتی هەر کەس پەلاماری ئەیا شتێ بۆ میلەتەکە بکە ڕاوی ئەنێن و ناڵن. بەڕاستی خەڵک لێیان پڕ بووە. ئەم حکومەتە بەڕاپەڕین هات بەداخەوە ئەبێ بەڕاپەڕین بڕوخێ. ئەوان ئەڵێن چاکسازیەکەین، یعنی ماوەی 20 ساڵیش ئەمە قسەی حکوومەت هەرێمی کوردستانە. کاکە بتوانن چاکسازی بکەن و دۆخی موچە کاکە گیان چاکسازی و ئەم شتانە خەڵک ناخەڵەتێنێ. بچن پارە بلۆکراوەکانیان بێننەوە. ئەو تا لە فەیسبوک 50 میلیۆنی مەسعود بەرزانی ملیاری مەسعود بەرزانی تورکیا گرتوێتی دەستی خۆش بێ. ئینشاءالله ناگەن ئەو پارانە بخۆن. بچن پارەی بلۆکراوان بێننەوە، بڕۆن پارە بلۆکراوەکان بێننەوە. بچن ئەو شتانە لە وڵاتانە کە خەزنیان کردو پالەی برۆکلاویان هەیە و معمل ئەکردن و چوزانم شوقە ئەکردن و شتەکەن بچنەوانە بێننەوە. بەڕاستی خەڵک زۆر پڕە لێیان. من وەکو کارمەندێکی تەندروستی ڕەفیقێکم لە هەفتەی پێشوە وەفاتی کرد بە کۆرۆنا. کەوسەر خان بەبێ مەعاشی سەری نایەوە. خوای گەورە حەقی کەوسەر و چەنەها کەوسەرەکان بسەنێت. چۆن ئەبێ ئەم وڵاتە ئاوا بەڕێوە بدێت؟ بۆچی پێت وایە یعنی ئێستا خۆ دەبینی جیاوازیەکی زۆر لە چینایەتی هەیە، یعنی بەشێک لە مامۆستانی لە ڕۆژانی ئایندەیە ئەویان بە ئاشکرا وتووە کە لە هەرێمی کوردستان تەبەقەی مامناوە نییە، تەبەقەیە زۆر لە خوارەوەن لە خوار هێڵ هێژاریەوەن، تەبەقەیەکیش لە ئاستی باڵیان بەرمونە دەیان بەرپرسەیە کە سەردانی وڵاتەکانەکەن. یعنی مامۆستان دەڵێن بۆ خۆشگوزەرانی بۆ سەفەرێک دەچنە وڵاتان خۆیان ماڵ و مناڵیان. ئەم جیاوازی تەبەقەیە بۆچی دەبێ هەبێ؟ بۆ دەبێ تەبەقەیە زۆر لە خوارەوە بن، تەبەقەیەکیش لەسەرەوە بن. یعنی بەڕای تۆ بۆچی ئەوەیە؟ کاکە گیان ئەزانی بۆچی ئەوەیە؟ لەبەر ئەوەی ئەم حکومەت و دەسەڵاتەکە پێ ئەڵێن حکومەت، ئەمە حکومەت نییە، ئەمە دڕندەیە. من پێت ئەڵێم من برنج و شلێک ئەخۆم دڵم پڕ ئەبێ بۆ دراوسێکم بۆ هاوپیشەکەم. ئەمانە دڕندەن و لە دڕندەترن. با چاک بزانی ئەمانە حکومەت نین. چینی مام ناوەند کوامەوە کاکە هەمووی بەڕاستی خۆ خانوو ناخورێ، خانوو هەیە خانوو ئەخورێ. ئەنجا خەڵک بە سەبەتەی خۆداگ ئیدارە ئەکا ناتوانی. یعنی شتەکە ئەوەیە ئەمانە
خۆیانیان کردووە بە مافیا بەسەر ئەم خەڵکە و مافیا باشترە بەڕاستی خۆ مافیا کۆمەڵەکن هەتا کە پێداویستەکەیان نەماواز لە مافیاکە ئەمانە نازان بە چی تێرە خۆن. باشە کۆتا پرسیارم ئەوەیە ینی پەیامت چییە بۆ سەرجەم فەرمانبەران و هێزەکانی ناوخۆوە؟ واللهی من هەرزوو ئەوە متووە هەتا وەکو هێزی ئاسایش دژە تیرۆر پێشمەرگە ئەونەی چەکەکانیان بەرامبەر داعشین کرد چەکەکانیان کەنەوە بەرامبەر ئەم دەسەڵاتە چونکە بەڕاستی پارە هەیە بڕوامان بەوە نییە پارە نییە بەس بلۆکراوەکان بێنەوە خەڵکی بێئەژێنن